بینرین دلال به جوانترین سلاوان ام کیف خوشن جارکا دی بدیدارا و شاد بن دگل دمک دی یه لحفگاندنا کردان کرد کنکشن ابوي هيفيه كو ام كردان بجهين ايكو سرحاتي وبويرن لجهان دقومن بيك جوهرين داخل شمو جفيري جي استوديو دنج امريكا لواشنطن دي سي ديت جلور ایرو ما اف بابت جوارا آماده کرنا درد مروفانی لسوریا کنگی و ببا فرسک سیاسی و اولکاریه شرن طایفی عراقی برف کی داره دبن آزادیا روزنامه‌وانی لجهانی برطنگ دباو مع صحبتك يا دقالدو روجنامه فانين كرد سبارت آزادية روجنامه گريه لهريما كردستان عراقي ديمقراسيتا راست و درست فرهنگا يان پروسيك سياسية باوريا ما لدور في بابتي بزانن شاشنا بريطاني دي گوتارا سالانه دا سنگيه لسر پنابريه دادني لگلو چند ولاتين جهاني لجير آلايا شاجنا بريطاني دنا حتى داويا برنامج دقل ما بمينن بوزانينا برسفا راست سلاوين دوباره قلي بينران بنيادي رشلاتا نافين لواشنطن ميوانداريا خانم فاليرا آموس آليكارا سكرتيري گشتيه نتوين اگرتي جبو پرسن مروفاني كر خانم آموس بالكشان دسر برسفا نكاريگريا جواكا نفنتوي لهمبر روشا سوري وهيوي كركو درد مروفاني خلق سوري بالا جهان بکشینه سر خطریا شر نافخوی وی ولاتی لسر تناهیا روشلاتا ناوین و اولکاریا جهانی جی کامرا کرد کنکشن لجوینه آماده بو ریخستیان توینی گرتی باور دیکتن اگر حتا داویا سالی چارەسەریەک سیاسی جبو قریزا سوری پیدا نبو او تخمین دیکتن 3,500,000 سوری دی در بدر بن و روشاوانی امرووانی دناف ولاتی دا و لولاتین دور بر دی خطریه لسر تناهیا توایا هرما روشلاتا ناوین درست بکا. او بویا گفه کمازن لسرتناهی روجهلات ناوین دو سالن شر سوریه جهان لپش راستیه که دانایه بین ورانکاری مروانی جته و خطر آمازن اوه شر بگهتا ولاتن دیین هرمه و دست دارک نرحت پیدا بکه کاریگری بکه سر لبنان اردن و عراقه خانم والری ایموس آلیکارا سکرتیری گشتی نتوی نگرتی پیناسین جیکر کو درد خلق سوری ج انجام بدنگیا جواکا نف نتویه و آلیکاریا گلکیمو وبریا وانا لی نتوی نگرتی بر پرسیاری هجبو کم کرنا درد وانی مروانی نتوی نگرتی پشتراز دکتن کو ملیونک و 400,000 سوری لولاتین دوروبر پنابر بونا 4,250,000 دناف ولاتی ده به جهوار مانا و 7 ملیون کسان ده سوریا ده نها پی تیوی با آلیکارین گلک بلنس هیا پرانیاوان جنوزارو کن و اف روش دردن گرانتر دگل خودینا. And the stories of human rights abuses and violations of international humanitarian law. چیروکن زدگاویان لسر ماف مروان اشکاندن قانون نفنتوی براستی گلک بترسن خانی تین ویران کرن و صوتن مروف دنافدانه مروف تین کشتن و صوتن دما اول پارچک نانی دگرن شر سوری نبز درد خلکی وزیده دکه بلکو پاشا روژا ولاتی جی ویران دکه. It is also destroying its future. أكبر عمل تقوم به حاليا طبعا الأمم المتحدة وتركز عليه هو مازنترین کار نتوی تگیرتی دکت هارد چونه چونکو وی رولا سیاسی هیچ نلیستیه و نبونا رول سیاسی قانونی اجبر ویتوی روسیا و چینیه لدیجی هر بریارکه که در خلق سوری بداوی بینه ما چندین جارا پرسندشی مروفانیه زدگاوی و تاوان شرعین هیزن رژیم اسد دکن گاهان ندادگاه تاوانا لهیش نتوی تگیرتی او نکر نخماخا لوان برنامه نتوی تگیرتی به تبایی مروفانینه خانم والری ایموس ادگوتنا خدا دوید بیجد رنگ او درد مروفانی جواکانیف نتوی بلوینه ولكن حتى الآن لم يتم حتا کنگی جواکا نفنتوی دی وسا دست والا بمینه لهمبر ودیتنا چارەسەریەک سیاسی حتا اف درد مروانی لسوریا بداوی بیتن It's all about the United States and Russia, especially this week. هەمووی لەسەر ئەمریکا و رووسیا دەوەستێتەوە بە تایبەتیش لەم هەفتەیەدا ئەگەر وەزیری دێرەوە جان کێری بەڕێکەوتنێک لەگەڵ رووسیا لەسەر چۆنێتی چارەسەرێک لە مۆسکۆ گەڕایەوە ئەوە گۆڕانێکی گەورە پەیدا دەبێت ئەگەر نا ئەوە بڕیارەکە بۆ سەرۆک ئۆباما دەگەڕێتەوە ئایا فەرمانی کارێکی یەکلایەنەی ئەمریکا بدات یان نا وزیر دەرەوەی ئەمریکی جان کێری ژ مۆسکۆ ڤەگەڕیا و بەحسێ چ ڕێکەفتنان
نەهاتکردن لەگەڵ رووسیا لێ هێوی هەر هەیە ئەفجاهەتا ئەو هیڤی بێ و ئەو ڕۆژە بێ نەتەوێن ئێگرتی دێ بتنێ هزرا ڕەوشە مرۆڤانیا گەلێ سووری بکە و نەبتر بینەران بلندبوونا ئاستێ تندوتیژیەن تایفی و گرژیەن سیاسی لە عێراقێ ترس لە جەم شارەزایەن ڕۆژهەڵاتە ناوین پەیدا کردیا و ئەو باوەڕ دکن کو ئەوێ عێراقێ بەرەف شەڕێکی نافخوا ببە نیسان مەها هەری کوژەر بوو دە 5 ساڵên داویدا لە عێراقê لەگەڵ زێدەبوونا ئاستا تەقین و بۆمبەکردنên تایفی نەتەوەی نێگووی دەبێژە بێتری 700 کەسی لە نیسانê de hatin کوشتن گەلۆڤی خەلکێ بێگونەح چی کردیە هەتا ئەف بەسەرێ وان بێ گەلک تێن کوشتن و بریندارکردن ئەف شەڕێ هەری خویندار بوو di navbera kêmaniya Sunne û hikûmeta Iraqê ya piranî Şîa de ji dema ku hêzên Amerîkî di sala 2011 de vekişiyane. بەرەکراوستاندن di nêvbera hêzên ewleheya Iraqê ji aliyekî û çekdar û xwepêşandanên Sunî û Elqaîde de ye ew rewş gelek aloze Tûlîtîjiya herî dawî dest pê kir dema ku hêzên hikûmetê wiha bûrî girtin ser cihekî xwepêşandineke Sunî nêzîkî Kerkûkê wan pevçûnan bêdehan kuştî li dûxwahişterî Siyaseta Iraqê di nav xêzên tayfî de hatiye parçekirin û hikûmet di nav krîzê de maye ku çawa desthilatê di nav Şîa, Sunî û Kurdan de da beş bikin. The Parliament, the Council of Ministers, the provincial councils. پارلمان civata wezîran û encûmenên parêzgehan niha li gora cudahiyên olî û taîfî û siyasî kar dikin û bi zehmet e bikevne diyaloga rast û durist. It is not possible for them to engage in real dialogue. Pispor û şîker dibêjin ku şervanên girêdayî Elqaîde mizgeftan û armancên sivîlan bombe dikin di hewildanekê de ji bo nakokiya taîfî gûr bikin. Di salên 2006 û 2007 de bi 10,000 xelk hatin kuştin û niha ti hêzên Amerîkî tunene ku alîkariya dawîkirina tundûtijiyê bikin. الحرب الماضية الأهلية كانت بسبب شەڕێ نافخۆیە بەرێ گرێدای کێشەین کەفن بوون وەکا تۆڵەستاندنێ لێ ئیرۆ شار لەسەر پاشە ڕۆژە عێراقیە. Serokwezîr Nûrîn Malikî banga aramî û diyalogê kiriye. وأقول بكل صراحة Ez birazgûyî dibêjim eger şerê taîfî helbû kes serketî nabe em hemû wêşkestina bixwin. Pispor dibêjin şêxên erebên Sunnîyên ku banga aramiyê dikirin niha banga şer dikin û raporên rojnamevanî didin zanîn ku hinek ji mirîdên wan xwe ji bo şer amade dikin. Li gora raporta salaneya rêxistiya Freedom House navenda serbixweya berhevaniyê ji azadiya rojnamegeriyê dike, azadiya rojnamegeriyê lê jimareka deverên seranserî cîhanê berteng dibe. Freedom House raporta xwe ya salane li roja cîhaniya azadiya rojnamevaniyê diweşîne. تەنها یەک کەس لە 6 کەس لە ساڵی پاردا ئازادی ڕاگەیاندنی هەبووە. سەرۆکی ڕێکخراوی Freedom House دەڵێت کەمبوونەوەی ئازادی ڕاگەیاندن جێی نیگەرانیەکی گەورەیە. ئازادی ڕاگەیاندن بۆ پەرەپێدانی دیموکراسی لە هەموو وڵاتێکدا گرنگە بەرپرسیارەتیە دژی گەندەڵیە ڕوونی و ئاشکرایی و حکوومەتی باش بەشڕادەگرێت بۆیە ئازادی ڕاگەیاندن زۆر پێویستە. لەم راپۆرتەدا هاتووە ڕێژەی ئەو خەڵکانەی ئازادی ڕاگەیاندنیان هەیە گەیشتۆتە نزمترین ئاستی لە ماوەی زیاتر لە 10 ساڵدا بەهۆی سەرکوتکردنەکانی ڕژێمە تۆتالیتاریەکان و ناجێگیری سیاسی و هەڕەشەکانی ئیسلامیە ڕادیکاڵیەکانیشەوە. پاکستان یەکێکە لەو 64 وڵاتەی Freedom House دەڵێ ئازادی میدیای کادا نییە. باری ئاسایشی کێشەی یەکەمە چەند ڕۆژێک لەمەوبەر هاوکارێکم لە هێرشێکی خۆکوژیدا بریندار بوو یەکێکی تریشیان کوژرا. وڵاتی مالی کە ڕۆژێک لە ڕۆژان ئازادترین ژینگەی میدیا بۆ لە ئەفریقا بەڵام دابەزینێکی بەرچاوی بەخۆوە بینی پاش کودەتا لەشکریەکە و هەروەهاش بەهۆی کۆنتڕۆڵکردنی نیوەی باکووری وڵاتەکە لەلایەن توندڕەوانی ئیسلامیەوە. لە ئەوروپاش وڵاتی یۆنان بۆ وڵاتێکی نیمچە ئازادی میدیا ئەمەش بەهۆی قەیرانی ئابوووریەوە. لە باکووری ئافریکاش لیبیا و تونس ئەو ئازادی ڕاگەیاندنیان پاراستووە کە لە دەمی بەهاری عەرەبدا هاتە ئاراوە بەڵام لە میسر ئازادی ڕاگەیاندن دابەزی و ئێستا بە نەبوونی ئازادی وێنە دەکرێت.
بەشێکی دەگەڕێتەوە بۆ دەستوری نێو ئەو بەندانەی باس لە ئازادی ڕادەبڕین دەکەن جەمسەرگیری میدیا پاش هەڵبژاردننی سەرۆکایەتی و هەروەهاش هێرشکردن و هەراسانکردنی ڕۆژنامەوانان لەلایەن ڕێکخراوە ئیسلامیەکانەوە. لەگەڵ دابەزینی ئاستی ئازادی ڕاگەیاندندا راپۆرتەکە ئاماژەی بە گەشەکردنیش کردووە لە هەندێک وڵاتدا وەک بورما. بەبەراورد لەگەڵ 2 ساڵ لەمەوبەریدا پەرسەندنێکی گەورە هەیە لەبەر ئەوە دەڵێن پێویستە ببێتە نمونەیەک بۆ ڕژێمە سەرکوتکارەکان. فریدەم هاوس بەرنامەی هەیە بۆ دەستنیشانکردنی ئەو وڵاتانەی ئازادی ڕاگەیاندن کۆتوبەند دەکەن تا ئەو دەمەی ئازادی ڕاگەیاندن لە هەموو شوێنێکدا دێتە ئاراوە بەڵام نابێ ئەوە ژەبیر بچێت کە ڕێگەیەکی دوور و درێژ بۆ پێکانی ئەو ئامانجە لە پێشە. جا ئازیزانم لە نێو ئەو وڵاتانەی کە خراپترین سەرکوتکردنی بواری ئازادی ڕۆژنامەوانی دەکەن کۆماری ئیسلامی ئێران یەکێکە لە وڵاتە هەرە سەرەکیەکان تایدا. دەخیل سپاس بەڵێن و ji بۆ ئەم ئاگاداری ڕەوشە ئازادیە ڕاگەهاندنی بین لە هەرێما کوردستانە عێراقیمە میێڤانداریە 2 ڕۆژنەمەوانان کریە سەردانە ئەمریکا دکن خانم ئاواز سەلیم عەبدوڵڵا بێژەر لە ڕادیۆ نەوە و سامان نەجم پەیامنێرێ تەلەڤیزیۆنا کورتسات لە دەڤەرە خانقین و دیالە لە پێشی ئەم جوانە پرسین کە ئازادیە ڕاگەهاندنی لە هەرێماوان چ ئاسدەیە. تا ڕادەیەک لە کوردستان پێم وایە زۆر بەرەو پێش چووە هەرچەندە لێرە و لەوێ هەر زۆر جار هەندێک پێشەرکاری ڕوودەدا بەڵام بەڕای من ئەکەوێتە سەر ئەوەی کە ڕۆژنامەوانیش تا چ ڕادەیەک لە دیموکراسیەت تێگەیشتووە لە هەردوو لاوە ئایا حکوومەت ئایا ڕۆژنامەوان بە شێوەیەکی گشتی لە سنووری پارێزگای دیارەدا ڕۆژنامەنووس تاریکترین ڕۆژ بەسەرەبات ناخۆشترین ڕۆژ بەسەرەبات ڕۆژنامەنووس لەوێ جگەلەوەی کە هەڕەشەی تیرۆر و تیرۆرکردن و کوشتنی لەسرە هەڕەشەی کۆنەبعسی و شۆڤۆنیزمەکانی لەسرە هەڕەشەی لەلایەکی ترەوە هەڕەشەی هێزەکانی سوپای عێراقی لەسرە بۆ نمونە من و هەواڵەکانم هاوڕێکانم کە لەو سنوورە کار دەکەین تا ئێستا لەلایەن هێزەکانی سوپای عێراقەوە 12 جار دەستگیر کراوین 12 جار هەر جارە و بە بیانوویەک هەر جارە و بە شێوازێک. ڕاستە کاک سامان ئێمە بەگشتی دەبینین لە هەرمی کوردستان ڕۆژنامە هەیە فرە ڕۆژنامەیی هەیە دەتوانین بڵێن یانی ژمارەیەکی زۆری ڕۆژنامە لە کوردستان دەرەچن تەلەڤیزیۆن و رادیۆ ئەوانە بەڕاستی هەیە دەبینین خەڵکانش ڕەخنە دەگرن حتا ڕەخنە لە دەسەڵات دەگرن ڕەخنە لە حزبەکان دەگرن لە حکوومەت دەگرن بەڵام لەلایەکی تریشەوە دەبینی مەسەر ڕۆژنامەوان دەکوژرێ زیندان دەکرێت یانش زۆر جار بە شێوەیەک لە شێوەکان تعدا لێ دەکرێت. ئەمە چۆن پەیوەندیدار دەکەیت چۆن پەیوەندیک دروستەکەی دەبینی ئەم هەردوو کێسە ئەم هەردوو شێوەیە. بەڵێ ڕۆژنامەوان ئەبێ لەوە تێ بگات ینی ئێمە من خۆم لە ڕادیۆیەکی سربەخۆ ئیشەکەم ڕادیۆینەوە زۆر جار کە تەختی هەواڵێکەکەین مەسەلەن من شخصێک وەرەگرم بەڵام بڵێن کەسایەتیەک لە قسەیەکی کردووە هەڵبەت من ناتوانم ئەو هەواڵە بەو شێوازە بڵاوکەمەوە بەس قسەی ئەو بڵاوکەمەوە ئەبێ بەرامبەرەکەشی وەڵامی هەبێت کە من ئەو قسەی ئەوم بەتەنها بڵاو کردەوە کەواتە من هەواڵێکی لەوانەیە ناتەندروستم بڵاو کردەوە هەواڵێکی تا ڕادەیەک ناڕاستم بڵاو کردەوە ئەبێ ڕای بەرامبەریش وەرگرم هەرگیز ئێمە قەت هەواڵێک بڵاو ناکەینەوە یەک تەرەف وەرگرم دەتوانین ئەم باسە ببینین ئێستا ڕەفتار لەگەڵ ڕۆژنامەنووس باز بکەین دەسەڵات لەگەڵ خەڵکە لەگەڵ خەڵکانێک ئەوانەی لە کاری ئەوانەی کاری ڕۆژنامەگەری دەکەن بتەوێ و نەتەوێت زۆر جار ڕۆژنامە نووس بەرامبەر ئەو پێشێلکاریانە ئەبێتەوە لە کاتی خۆپیشاندانەکان کامیرەی ئەبرێت لەوانەیە زۆر جار نازانم ینی تا چ ڕادەیەک حکوومەت لەوانەیە زۆر جار پۆلیسێک بەرامبەری ڕفتارێکی ناشرین بکات بەڵام لەو لاشەوە ئەبینین ئەو سنتەرانی کە داکۆکیەکەن لە مافی ڕۆژنامە نووس ئەو کەسانە زۆر کەس دێتە جواب لەسەری بای ئەوش ئەو ئازادی هەیە کە ئەوان دێنە جواب لەسەری و ئازاد دەکرێت ئەو ڕۆژنامە نووسە. کاکسامان زۆر جار تۆ تووشی کێشە بووە لەگەڵ هێزەکانی ئاسایش کەس هەیە پشتیوانی لە تۆ بکەیان یان پشتگیری لە تۆ لەو سنوورەی ئێمە چەند ڕۆژنامە نووسێکی دیکەش
دووچاری هەمان کێشەبووتەوە بەڵام من خۆم زیاتر حەزەکەم زوو بچمە ئەو ناوچەدا بڕێنراوانە بەڕاستی حەزەکەم بەدەرەچوونی ڕۆژنامەوانی بۆ کێشەکانیان بکەم دەنگی ناڕەزایی ئەو هاوڵاتیانە دەنگی بێزاری دەنگی زوڵم لێکراوی ئەوان بگەێنم بۆیە من ئەتوانم بە شانازیەوە بڵێم زۆرترین جار لەلایەن هێزەکانی سوپای عێراقەوە دەستگیر کراوم و ئەوانە منیش هەرچەنە خۆم بەتەنیانە تەبعاً هەواڵەکانم لەگەڵم بنوێنەگرەکان هەر جارێکیکانم لەگەڵ بووە ئێمە بەداخەوە لە سەرەتاوە سندیکای ڕۆژنامە نووسانی کوردستان زۆر بێدەنگ بوو بەڵام لە دووجاری ئەخیردا کە جارێکیان لە قەرەتەپەر لەلایەن هێزەکانی سوپای عێراقەوە گیران جارێکیان لە سعدیە بەڕاستی هاتنە پێشەوە کۆنگرەی ڕۆژنامەوانیان ساز کرد و ئیدانەی ئەو دەستگیرکردنەی ئێمەیان کرد. بەڵێ ئاوازخان پێم وایە یەکێک لە بنچینەکانی ئازادی ڕۆژنامەگریان ئازادی ڕۆژنەمەوانێک ئەوەیە کە دەستی باش بگاتە سەرچاوەی هەواڵ. تۆ وەکو بێژەرێک لە ڕادیۆیەکی سربخۆ تا چەندێک ئەو ئازادیتان هەیە؟ یەکێک لە کێشە سەرەکیەکانی ئێمە گەیشتنە بە زانیاری نەک هەر من هەستەکەم ئەمە کێشەی زۆر لە ڕۆژنامەوانانە لە کوردستان و لە هەموو عێراق زۆر جار هەواڵێکمان پێ ئەگا پێمان خۆشە وەک ڕادیۆیەک کە جۆگرمان زۆرە و خەڵک هەمیشە داوای هەواڵی تازە لە ئێمە ئەکا پێمان خۆشە سەبکی سەحەفیمان هەبێ هەواڵەکە یەکەم کەس ئێمە بڵاویکەینەوەوانە پێویستیمان بە سەرچاوە هەیە زۆر جار ئەو سەرچاوانە دەست ناکەون وەڵامی تەلەفۆن نادەنەوە یا زۆر جار کۆبوونەوەیەکە مەسەڵەن وەڵامێکی وامان ناداتێ لەسەر کۆبوونەوەکە لەوانەیە زۆر جار پێی وا بێ لەسەری ئەکەوێ گە قسەیە بکات و ئەوانە یا زۆر جار داوا ئەکان ناو نەهێنرێ ئەبێ بڵێن سەرچاوەیە کە نەویست نایی ئاشکرا بکرێت. حەزم دەکرد لە کۆتاییدا باسی بابەتێک بکەین ڕێی ئێوە وەرگرین لە مەسلەی تەکنۆلۆژیای نوێ کە ئێستا لە هەموو دنیا باوە تەلەفۆن هەیە بە تەلەفۆن خەڵک دەتوانێت ئیتر شت بنووسێ وێنە بگرێ ڕەوانە بکە بۆ شوێن بە فەیسبوک کاکسامان ئەمە تا چەندێک ئازادی بە ڕۆژنەما بەو خەڵکانی داوە کە لە ڕۆژنەما نووسیدا کارێک تەکنۆلۆژیا ئازادیەکی زیاتری بە هاوڵاتی هەموو هاوڵاتیەک و بە ڕۆژنامە نووسانیش داوە بەڵام ئەبێ ئێمە لەوە تێبگەین هەندێک کەسێ بەداخەوە کە لە معنای ئازادی و لە معنای دیموکراسی تێنەگەیشتووە دێت بە ناوی مزەیفەوە لە فەیسبوک کۆمەڵێک شتی ناڕاست و ئەوە بڵاوەکاتەوە ئەمە مانای ئەوە نییە کە تۆ ئازادی هەبێ مافی بەرامبەر پێشێل بکەی ئازادی و دیموکراسی لێپرسراوێتیشی هەیە. ئاوازخان خانم کە لە بواری ڕۆژنامەوانیدا ئیشەکە لە تەلەڤیزیۆنە لە ڕادیۆە لەوانە هەز دەکەی کە جیاوازی هەیە لەگەڵ پیا و هەز دەکەی کە پیا و زیاتر مافی هەیە لەوە یان هەز دەکەی کە پیا و زیاتر ئازادی هەیە لە خانمان؟ من وەک خۆم لە ڕادینەوە زۆر بە شانازیەوە ئەڵێم ژمارەیەک ئافرەتمان لەگەڵە زۆر بە ئازادی کارەکەین استقلالەتی خۆمان هەیە و زۆرجا ئەو پێیان نێرانی کە بڵێن ئەو ئافرەتانی کە ئیشەکەن لە ئێمە زووتر میوانیان دەستەکەوێت هەستەکەم ئەوان ئەکتیفترن لە ڕادیۆنەوە لە زۆر لە ڕادیۆکان و لە مؤسسات عەلامیەکانی تر هەستەکەم نازانم من هیچ هەست ناکەم مەزانیاریک بوو کە دڵم خۆشە بەڕاستی ئاواز سەلیم عەبدوڵڵا بێژە لە ڕادیۆینەوە زۆر سوپاس دەکەم زۆر سپاس بۆ ئێوە وهروە کاکسامان نەجم پەیامبەری کورسات لە دەڤەری خانقین و دیالە دیسان زۆر سوپاسان سوپاس دەکەم بۆ وەختی جەنابتان لە بینەران هەر ساڵ شاژنە بریتانی نەخشەیە حکومەت ئەنگلستانی ڕادگەهینە دە گۆتارە خۆیان شێستێدا لە دوو هەفت لە پێش هەردوو جواتین پەرلەمانی شاژنە 87 ساڵی سەنگیدانە سەر یاسایên tundên penaberiyê. Gotara şahin Elizabeth gelek pirsên welatî vegirt bûn. Aborî êk jwan bû. Lê pirsa herî balkêş, yasa û qanûnên penaberiyê bûn. Wê sozdan ku xelkê bêta welatê wan amade bin pişikdariyê bikin di jiyan, binama û bihayên gelê wan de. Her wisa wê soza şerê dijî terorê dan û piştevanîkirinê lê veguhastinê siyasî lê welatê Rojhilatê Navîn. Li demekî şaژina Brîtanî Elizabeth wisa nîşa didet ku dê xizmeta şanîşînê biket heta dawiya jiyana xwe, kesên nîzîkî binamalê dibêjin desthilatên çend endamit binamalê roj bi rojê berfirehtir dibin. Fexriya Duskî, Dengê Amerîka.
بینەران ڕاستی ژی ئەوە حکومەت گوتارە وێ دینویسینە لێ تۆڕێک سمبۆلیکە شاژن گوتاری بخوینە لەگەڵەوە vê xanimê weka şajin desthelata simbolîk li ser çend welatan heye yan çend welat hêşta di jêr alaya Brîtanî demane 15 welat 5 û 4 27 yan sê welat piştî vî behsê Kurd li ser demokrasiyeta rastexîne em ê bersiva rast bidin we gelo demokrasiya rast û durist tor û ferhenge yan jî proseyek siyasiye Ez bawer dikim demokrasiyeta rastexîne ne bi wergirtina hinek mafên kesayetî yan azadiyên vebiriye belkû ew pitir ferhenga mirov di nav sinûrek cografî da li ser perwerde dibe ji ber çî min ev bawerî heye niha du tor û tibعên girêdayî serokatiya Amerîka li çend rojên borî ez rakêşam vî babetî yê yekê li demê vekirina pertûxana û muzexana rêzgirtinê li serok George W. Bush serokê 43 Amerîka li vê ahangê 5 serokên hêşta sax di jiyanê de gaştin hev ew weka 5 dost û 5 hevalan yên lêk nêzik gehabûn hev ne siyasetvanên ku rojekê di berokên cuda de li pêş hevûdin rawistiyabûn çê li demê kampênên serokatiyê ji xwe re yan jî ji bo piştevanîkirina kandîdên partiyên xwe tor û tibعê duê jî ahenga salaneya bi navê White House Correspondent Association Dinner li vê şevê serok li pêş xanima xwe û li pêş meznekar bi destên hikûmetî û bi amedebûna navdarên Emerîkî siyasetvan hunermend rojnamevan û werzîjvana tinaza bi xwe dike ev ca bi xanima xwe dipêra bi alîkarên xwe û navdarên dîn Emerîkî piştî serokî jî êk ji navdarên komêdyayê dest bi henekan dike tinazan bi tevaya dike istêra şevê jî ew yê pitir tinaze pêbêne kirin helbet piraniya caran serok bi xwe ye bi van dû nimûneyan ez dikarim bêjim ew desthilatdarên divên li welatên wan demokrasiyeta rastexîne hebitin divêt karî bikin ew bibite ferheng li şûna ku ew bazirganiyê bi peyva demokrasiyê û hinek azadiyên vebirkirî bikin ne bes ev belkû ew û malbatên xwe bibin pişkek ji wê ferhengê bîneran berî demekî Kurd me pisyar kiribû ka şajina Brîtanya desthelata sembolîk li ser çend welatan heye yan çend welatên cîhanê hêşta li jêr alaya Brîtanî demane 15 welat 5 û 4 27 yan jî sê welat bersiva rast ya duwê ye 5 û 4 welat جوانا çend welatên mezinên weka Astralya û Kanada û çend jwana jî welatên musilmanên weka Bangladêşê, Pakistan, Hindistan, Morîtanya û Malîzyê jî. Bînerê rêja ji bo temaşakirina bername me û çend raport û hevfevîn û babetên dî hûn dikarin seredana malperên me bikin. Dengê Amerîka yan jî dengî Amerîka. Îmêla me kurdconnection@voanews.com Facebook Kurd Connection eger bibin dostên me yên Twitterê ev navnîşanên me ne twitter.com Kurd Connection heta careke dî stafê li hevgihandina Kurdan hêviya demên xweş ji we re dike.